الله أكبر 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 ولله الحمد. نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الحديث كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله تعالى عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. برایان خوشکانی عزیزم جشن لهمو لایکتان پیروز بێ. داواکارم لە الله سبحانه وتعالى عبادەتی هەموو لایەکی قبول کرد بێ. داواکارم لە الله جل جلاله بیکاتەمای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان لە دنیا و قیامەتە. رسول الله صلى الله عليه وسلم لحجي مال آواهية لجيجني قربانا دديري فرمو بومان كجورترين وجرانترين آموشجاريكاني أون وجرنترين وصيتكاني أون بوئما لجيجني قرباني رابردوا ديركي من شيكر دوا بإذن الله جل جلاله أمرو أتشين خزمتي ديركي تري أو آموشجاريانا كبريتيا لوي أفرميه تركت فيكم ما إن تمسكتم بهما لن تضلوا بعدي أبدا كتاب الله وسنتي. أفرمي أي مسلمانان دوش تمتيدا بجهشتون أجر بيتو إيوه فيريان بن كاريان پێ بکەن وابەستەیان بن لەسەر ئەو دوانە دژایەتی و دۆستایەتی بڕیار بدەن ئەوە ئێوە هەرگیز گومڕا نابن لە دوای خۆم. ئەو دوو شتەش بریتین لە قورئان كلام الله كتاب الله جل جلاله ومن أصدق من الله قيلا ومن أصدق من الله حديثا. كيلا الله جل جلاله راستر أفرمي كيلا الله جل جلاله باشتر أفرمي باشان أفرمي والسنتي أو يشبريتي له ريباز وريشكي من لبيرو كردني دينا كخوي فرميه وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم. باشترين ريباز كالدينا بيروي بكي ربازي رسول الله صلى الله عليه وسلم. والله سبحانه وتعالى فرميه من يطع الرسول فقد أطاع الله. أو يجرى علي رسول الله بك صلى الله عليه وسلم أو يجرى علي الله كرد وجل جلاله. تماشاي أو آموشقاري قرنقي رسول الله بك صلى الله عليه وسلم بو أمتكي كبريتيلا بيرو كردني ناوروكي لا إله إلا الله محمد رسول الله. وبشكردنا وآموش قارية بشكردنا لا إله إلا الله محمد رسول الله. وبدرو خستنا ويشات ما نكي خوتا كزور جار لواني لنا ونيوجكان اشتابيهني چونك براستي كتو قبولت كربز الله سبحانه وتعالى پرستراود به پروردگارد به بری و بری کارو بارد به او لفرماني اولاناي واز لفرماني همو كسك اهني لبيناوي فرماني او جل جلاله وكتو قبولت كرد
رسول الله صلى الله عليه وسلم پیامبری الله بێبۆت پێشەوات بێ ڕابرد بێ ئەوە هیچ کەسێکی کە لەگەڵ ئەوە ناکەیتە ڕابەری خۆت و هەرگیز واز لە ڕێنمونی ئەو ناهێنی بۆ هیچ کەسێکی تر. بۆچی رسول الله صلى الله عليه وسلم ئەو ئامۆژگاریە گرنگەی کردین؟ یەکەم لەبەر ئەوەی پشتکردنە ئەو ئامۆژگاریە کوفرە لە هەموو حاڵەتێکە ئەگەر بێت و ڕەتی کەیتەوە بۆ غەیری ئەو، نەوەک بکەویتە هەڵە و تاوانەوە سەرپێچیان بکەی، بەڵکو کوفران ونفاقا وضلالا لەبەر کوفری ناخت، لەبەر نفاقی ناخت، لەبەر گومڕایی کە تووشت بووە و تووشت کراوە تۆ ڕەتی بکەیتەوە. الله سبحانه وتعالى فەرمێ قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. فەرمێ ئێوە گوێڕایەڵی الله و رسول بکەن چونکە ئەوە شایەتومانەکەتانە. ئەفەرمێ ئەگەر پشتیان کردە ئەوە کافرن، الله سبحانه وتعالى ئەو کافرانەی خۆش ناوێت. و لە کاتی اختلاف و ڕاجیاوازیشە الله سبحانه وتعالى فەرمانمان پێەکە بگەڕێینەوە بۆ قورئان و سنەت، خۆ ئەگەر نا بەڵگەی ئەوەیە ئیمانمان نییە کە ئەفەرمێ وإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر. ئەگەر ڕاجیاییتان بوو لە هەر بابەتێکی دینەکەتانە ئێوە بیگێڕنەوە بۆ لای الله و رسول، نەیگێڕنەوە بۆ لای سەرکردە و شێخ و مەلا و حیزب، بۆ لای الله و رسول. ئەگەر ئیمانتان بە الله و بە ڕۆژی دوایی هەیە. ئەگەر کافریشی ئیمانە پێی نییە، ئەوە بانگەوازەکەی بۆ شێخ و سەرکردە و رسول و حیزب و گروپ بۆ ئەوانی ئەگێڕیتەوە، ئامادەنی بۆ الله و رسولی بگێڕیتەوە. بۆیە خاڵی یەکەم پشتکردنە لا إله إلا الله محمد رسول الله بەوە ئەبێ کە پشت بکەیتە گوێڕایەلی الله و رسول، دەست بەر بدەی لە قورئان و سنەت، و ئەوەش کوفرە پێوەت. خاڵی دووەم لەبەرەوەی هەر کەسێ پشت بکاتە ئەوە قبوڵی نەکا، ئەوە منافقە، منافقێکی صرف یەکلا بووەتەوە بۆ نیفاق، کەس ناتوانێ بۆنی ئیمانی لێ بکا و شاهدی ئیمانی بۆ بدە. وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدون عنك صدودا. ئەگەر پێیان بڵێ وەرن بۆ لای کەلامی الله، ئەی خەڵکینە وەرن با کۆبینەوە لەسەری، وەرن با گوێڕایەڵی کەلامەکەی الله بکەین، وەرن بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم، وەرن با سنەتەکەی پەیڕەو بکەین، با بگەڕێینەوە بۆ لای. موقفی ئینسانی ئیماندار چییە؟ تەسلیمە بێ. موقفی منافق چییە؟ يصدون عنك صدودا. پشتت ئەکەن، بەرپەرچت ئەدەنەوە، قبوڵی ناکەن گەڕانەوە بۆ لای قورئان و سنەت. نەکەی پێدوترا الله سبحانه وتعالى وا فەرمێ، رسول الله صلى الله عليه وسلم وا ئەفەرمێ، بڵێ ئەی فڵانە کەس، ئەی فڵانە مەلا، فڵانە شێخ، ئەی فڵانە حیزب، ئەی فڵانە جەماعەت، نەکەی وا بڵێ. ئەوە علامەتی ئەوەیە تۆ بە دوای ڕەسێکی نیفاقەوەی کە پێش یەخەی بەسەر قورئان و سنەتە، و بە دوای گروپێک لە منافقینەوەی کە پێشیانەخەی بەسەر قورئان و سنەتە. ئەگەر پێیان بڵێ وەرن بۆ لای الله، یعنی بۆ لای کەلامەکەی، وەکو ئیمامی زوهریە فەرمێ، بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم، بۆ لای ئەوەی الله دایبەزاندووە، بۆ لای ئەوەی رسول الله صلى الله عليه وسلم فەرموویەتی، یعنی سنەتەکەی صلى الله عليه وسلم. منافقەکان زۆر بە توندی دژ ئەوەستنەوە. جا ئەگادار بە دژایەتی کردنی قورئان و سنەت، جاری وا هەیە بە مەقالە و جاری وا هەیە بە حاڵە. ئینسان هەیە بە قسەی دژایەتیەکە، ڕاستەوخۆ بە زوبانی ڕەتی ئەکاتەوە،
ئەمە ڕاستەوخۆ کافرە. ئینسانیش هەیە بە حاڵی ڕەتی ئەکاتەوە، ئەگینا زوبانی ئەڵێ من تەسلیمی بووم، وەکو ئیبن سەلول ئەڵێ من تەسلیمی بووم، بەڵام حاڵی هەمووی پێچەوانی قورئان و سنەتە، نایبینی پەیڕەویکاوە، نایبینی لەگەڵ یابێ. خاڵی دووەم بۆیە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم وای پێ فەرمووین دوای قورئان و سنەت بکەوین بۆ ئەوەی نەبینە منافقین، ئەوانەی پشتیتی ئەکەن دڵنیا بە ئەوە لە منافقینن، ئەوانەی دژایەتی ئەکەن دڵنیا بە ئەوانە ڕؤوسن لە نیفاقا، پێشەوان لە نیفاقا سەرگەورەن، قڕ بەسەرەوەی بە دوای ئەوانە ئەکەوێن. خاڵی سێم ڕەتکردنەوەی قورئان و سنەت بەڵگەی نەبوونی عەقڵە، چونکە مەرج نییە هەنێک کەس لە کوفرا ڕەتی کاتەوە، مەرج نییە هەنێک کەس لە نیفاقا ڕەتی کاتەوە، هەندێک کەس لە بێعەقڵیە ڕەتی ئەکاتەوە، لەبەرەوەی عەقڵی خۆی بە باشتر ئەزانێ لە قورئان و سنەت. الله سبحانه وتعالى فرميه اتبعوا ما أنزل إليكم من ربكم ولا تتبعوا من دونه أولياء قليلا ما تذكرون. فرمي أي خلقينا شوين أو بكون كالله سبحانه وتعالى بيدا بزاندون. چي بيدا بزاندون؟ وأنزل الله عليك الكتاب والحكمة وعلمك ما لم تكن تعلم وكان فضل الله عليك عظيما. الله سبحانه وتعالى قرآن السنة دا بزاندو بوتان وكو إمام الشافعي فرمي چون جبريل قرآني أهنا بو رسول الله صلى الله عليه وسلم آواش سنتي بو أهنا أم آتبالغي والحكمة يعني السنة أفرمي كيم ديبه لأهل علم لتابعين وتابعي تابعي كانوا لصحابش كبوم جي الرابطة وليان هميان فرميان الحكمة السنة واتشين قرآن السنة بكون ولا تتبعوا من دونه أولياء نكن هيج تيكي كبيش خن بسر يا شواني بكون نكن شتيوا بكن قليلا ما تذكرون. بلام كمي واكا كمي عقلي هيا يعني يتذكرون بعقولهم. إمام الطبري وتفسيرك كميكي عقلي هيا هوشي هيا قبل بو من بسر قرآن وحديث أشتي ترهل بجيرم ريبازي ترهل بجيرم بيرو بروغرامي ترهل بجيرم قسي إنسان كان هل بجيرم كمي هي خاوني وعقل به بير بكاتو بلا من بوا بكم با من هر قرآن وحديث هل بجيرم زور كمي هي بوشيوه زور بي دواي زورينا أكوه زور بي دواي عقل أكوه قرآني بي علي حديثي بي علي قياساتي عقلي أكا وكو إبليس شوين إمامكي أكوه إبليس بحسابي خوي دواي عقل كوتوا لكاتك قرآن والسنة هيج تيكي تياني عقل تيكبا بلام عقل كخوي بسر بخو زاني لقرآن والسنة قرآن والسنة يجل خلقي تيقدا. إبليس الله جل جلاله فرماني بيكر بكلامي خوي فرمي سجدة برا بو آدم وتي شي وتي من قياساتي شي عقلي مكردو معقول نية من سجدة برم بو آدم بو معقول نية وتي من لو باشترم لا أقر دروس كراو ما يجلا قر دروس كراو بعقلكي خوي فرمانو كلامي الله يرد كردو بو يبو بو إبليسة ابن سيرين رحمتي الله إليه أفرمي أول من قاس إبليس يكم كس قياسي عقلي كر إبليس بو جاب بزانا أي أو كسي كألي معقول نية بآيات القرآن كألي معقول نية بحديث رسول الله صلى الله عليه وسلم معقول نية يعني عقل مورينا قري تو دواي كي كوتوي تو إمامت كي إبليس شيخ كذا بيروز بلقل يا لجهنم كو أبيتوا ولقد أضل منكم جبلا كثيرا أفلم تكونوا تعقلون. زوريكي قمرا كردو بيش إيوه أبو قياسات عقلية واي ليكردون غير الله ببرستن واي ليكردون غير ربازي رسول الله صلى الله عليه وسلم بي روكن بويا عاقل بندواي مكون كواتا بشت كردنا قرآن وسنة دلالتي بعقلي إنسانك أجر هرشنا خوي بعقليش بزانه بحسابي خوي فكري كردوته ورجعي دوزيوته
ئەو لە بێعەقلیایە. قەلیلًا ما تەذەکەڕون، کەمێکی عەقڵی هەیە بیرەکاتەوە. ئەی زۆربەی چیەکە؟ شوێن زۆری ناکەوێ کە الله سبحانه وتعالى فەرمێ وئن تطع أكثر من في الأرض يضلوك عن سبيل الله. تۆ ئەگەر دوای زۆری نەبکەوی لەسەر زەویا چی ولێکەن؟ هیدایەت دەدەن؟ نا والله يضلوك عن سبيل الله، گمڕاتەکەن لە ڕێبازی الله لا تبن. وإن تطع أكثر، نافەرمێ كثير من في الأرض، فەرمێ أكثر يعني زۆربەی زۆری. ئەگەر تۆ شوێنی بکەوی گمڕاتەکە لە ڕێگەی الله لاتەیە. ئەگەر خۆ بە تەنیا بی قورئان و سنت پەیڕەوکەی تۆ بەرامبەر هەموو زەویت، خۆت بەکەم نەزانی و ئەوەی بەو شێوە بوو بێ قورئان و سنەتی بە جوانی پەیڕەو کردبوو بێ هەموو دنیا دژی بوو بێ باکی نەبووە، ئەوە سەلمێنراوە بە درێژایی مێژووی ئیسلام. و ئەو ئینسانە بۆ خۆشی لە ناخیا هەست بەو پەڕی عیززەت و ئاسوودەی و عەقڵەکە، بەڵام کە پشتی تێکرد زەری لەبێ گۆمڕا بێ. خاڵێکی تر بۆچی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمووی دەست بگرن بەو دوانەوە گۆمڕا نابن؟ لەبەرەوەی دەست بەردان لێی زاڵبوونی دوژمنە بە سەرمانە. چکە خۆی فەرمێ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ما نقضوا عهد الله ورسوله إلا سلط الله عليهم عدوهم. فەرمێ هەر کاتێک ئێوە ئومەتەکەی من پەیمانی الله و ڕەسوولەکەی وەلانێن، بیشکێنن، گوێڕایاڵی الله نەکەن، گوێڕایاڵی ڕەسوڵ الله نەکەن صلی الله عليه وسلم، دەستی پێوە نەگرن ئیلا دوژمنەکانتان زاڵە بن بەسەرتانە. هەر کاتێ هەستێ کرد زەلیلی بەردەستی کافرێک بووی، منافقێک بووی، مشریکێک بووی، فاسقێک بووی، فاسیدێک بووی، سەبەبەکەی ئەوەیە عقد لەگەڵ الله و ڕەسوولەکەی هەڵوەشانوەتەوە کە عقدی لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم شکاندوتە یەکێکیان یا هەردووکیان، بۆیەوە زەلیل بووی. ئەگەر ئێمە پەیڕەوی کتاب و سنت بکەین ئاوا زەلیلە بین، جوولەکە بە ئارەزوی خۆی لێمانە کوژێ و لێمانە بڕێ، گاور بە ئارەزوی خۆی لێمانە کوژێ و لێمانە بڕێ، کافر و مشریک بە ئارەزوی خۆی لێمانە کوژێ و لێمانە بڕێ، گاپەرست لێمانە کوژێ و لێمانە بڕێ، مشک پەرست لێمانە کوژێ و لێمانە بڕێ، بوزی لێمانە کوژێ و لێمانە بڕێ، و ئەهلی بچووکترین دین لەسەر زەویە دەمەکاتەوە لێمان و قسە بە دینمانەڵێ سوکاتیمان پێکا. نا، سەبەبەکەی ئەوەیە ئێمە پشتمان کردووەتە کیتاب و سنت، بۆیە ئەوە حاڵمانە. ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ وجعل الذل والصغار على من خالف أمري. زەلیلی و بچووکی ئەکەوێتە سەر ئەو کەسەی پشتەکاتە فەرمانی من، کە فەرمانی ئەو فەرمانی الله و ڕەسوولەکەیە. هەر کەسێ پشت کاتەوە دوانە هەرچی زەلیلی ڕووی تێکا لەسەر ئاستی تاکبی یاخود لەسەر ئاستی کۆمەڵبی، بەتەنیای پشت کردووەتە قورئان و سنت، بەقەر پشتکردنە قورئان و سنەتەکەت زەلیلی لە خۆتا بینی. ئەی چێژی پێت ئەچێژرێ، ئەوە باجە ئەبێ لە دنیایا بیدەی پێش قیامەت. ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم وای فەرموو دوژمنەکەت زاڵە بێ بەسەرتا، کەسانێک کە لەوانەیە زۆر بەکەم زانی بن و لەوانەیە لە هەیبەت و لە حورمەت و لە دەسەڵات و لە هەموو شتێکا زۆر لە تۆ کەمتر بن، بەڵام کە تۆ پشت کردە قورئان و سنت سەیرەکەی ئەو زاڵە بەسەر تۆیە، قسەی ئەو بەرزترە و تۆ زەلیلی لە ئاستیە. لەسەر ئاستی کۆمەڵگاش ئاوات لێیە کە ئەیبینی ئەمڕۆ هەرچی مشریکە زاڵ کراوە بەسەرتا، هەرچی کافر و فاسق و فاجرە زاڵ کراوە بەسەرتا. تۆش چونکە گوێ بە قورئان و سنت نایت و ناگەڕێیتەوە بۆی هەر هاواری مەعاشتە، هەر هاواری پارەتە، هەر هاواری ژیانتە، ئەو زەلیلیە بەسەر تادا بڕا. ئەگەر تۆ مسلمان بی هاواری کتاب و سنەتەکەی کە ئەو گەڕایەوە حکمی کردی، مەعاشی ژەگەڕێتەوە، عەدلی ژەگەڕێتەوە، هەتا ئەو نەگەڕێتەوە، نە عەدل ئەبینی نە مەعاشە بینی، دەبڕۆ هەر هاوارکە بزانە حاڵە چۆنە بێ. ئەو زەلیلی ئەی چێژی هەموو سەبەبەکەی ئەوەیە پشت کردوەتە قورئان و سنت،
یەک تۆز بچۆرەوە بەخۆتا لە ناو ماڵ و مناڵەکەتا پەیڕەوی کە بزانە چ ژیانێژی، بزانە چەند سەربەرزەبی. هەموو دنیاداوە بۆ عەرزکەن ئاوڕی لێ نایتەوە، بە هیچی نازانی. نایدەی بە ڕەکعەتێ نوێژ، نایدەی بە یەک ذیکری ئەڵڵا، بەس سوبحان الله کە پشت کردە قورئان و سنت، واللهی هەموو دینەکەت ئەفرۆشی بە پارویەک، هەموو دینەکەت فڕێ ئەیەی بە هەڕەشەیەک. ڕووبکە قورئان و سنت، داوای پەیڕەوی ئەو بکە، دنیا و قیامەتیش بۆ ئەگەڕێتەوە. بەس واللهی هەتا بێ مووقیفبی لە ئاس قورئان و سنەتا، لە دنیاکەتا هەروە زەلیل و سەرشۆڕەبی، لە قیامەتیشا سزای قورسترێ بۆ دێ. وەلەعەذاب الآخرەتی ئەکبەر لەو کانوا یعلەمون. بۆ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم گرنگیدا ئەبەو ئامۆژگاریە لە یەک دێڕی کورتە، فەرمووی ئەگەر پەیڕەویکەن ئێوە هەرگیز گومڕا نابن، یعنی ئەگەر پەیڕەوی نەکەن ئێوە بۆ هەتایە گومڕا بن. ئاگادار بە، لادان لێی لادانە لە هەموو سەربەرزیە، لە هەموو خۆشحاڵیە، لە هەموو خۆشبەختیە لە دنیا و لە قیامەتیشە. بەقەدەر لادانەکەی زەرەرمەندەبی و بەقەدەر پەیڕەوکردنەکەی بەهرەمەندەبی، سەربەرزەبی، سەرفرازەبی. لادان لە قورئان و سنت یەکێکی تر لە خاڵەکان کە بۆچی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئاوای فەرمووی، لەبەرەوەی لادان لێی ئەو خاتە ناو جەهەنەمەوە بەڕەسواهی. فەرمێکی ئاەتەکەی الله جل جلاله، ومن يعص الله ورسوله ويتعد حدوده يدخله نارا خالدا فيها وله عذاب مهين. أوي معصية الله بكا جل جلاله، يعني ويل الله هاتو قبول نكا، ومعصية رسول الله بكا صلى الله عليه وسلم، أويل رسول الله صلى الله عليه وسلم بيقشت وقبول نكا، سنور كانيان ببزيني كناوري سنوري مرور بزيني، هي شرطة بزيني، هي آسايش بزيني، هي بلدية بزيني، هي شارواني، هي قشتو گزار، هي نازانم چی ناوێری سنووری هیچی بەزێنی. بۆ ناوێری؟ ها؟ لەبەرەوەی لە دنیاکە دەترسی، بەڵام سنووری ئەڵڵاه بیبەزێنە. بۆ علامەتی ئەوەیە باوەڕێ بە ئەڵڵا و بە ڕۆژی دوایی نییە، چونکە واللهی بەقەر سەرۆکی مەرکەزێ باوەڕێ بە ئەڵڵا و بە ڕۆژی دوایی هەبێ، هەرگیز سنووری ئەڵڵا نابەزێنی. سەیری حاڵی خۆت کە، بزانە حاڵە چۆنە. ئەگەر لەسەر ئەوە ئەمری، يدخله نارا خالدا فيها، الله سبحانه وتعالى لقل سنوري أواني باراستو تجقل الله أدخات جهنم بو هتا يتيابي. لو سزاك وشونا سزاكي أسائية نا، وله عذاب مهين، سزاكي الرسوى كريشيها لقل سزاكي تو بلنا وآقرا كأهلي آقر هميان رسوان تو أبي الرسواتريني ناويان بي. چۆن نەتوانی قورئان و سنت پەیڕەوکەی ئەگەر نەیزانی؟ چۆن نەتوانی؟ ها؟ ئەبێ فێری بی، ئەبێ شەو نخوونی بۆ بکێشی، ئەبێ هیچ نەبێ بەقەرەوەی کە هەوڵی بۆ پارە هەوڵی بۆ بی. بۆی حاڵمان وایە، ئەوەی دەستمان پێوە گرتووە کە دنیایە بە دەستمان هێناوە، ئەوەی کە دەستمان پێوە نەگرتووە کە دینەکەمانە لە دەستمان داوە. ئەوە حاڵمانە. لە شەو ڕۆژێکە بەقەدەر لە سەتا دەی دنیاکەت هەوڵ بە بۆ فێربوونی قورئان و سنت، وعد پێ ئەیەم و وعدی ئەڵڵا و ڕەسوولەکەشیەتی هەر ئەوەندە دانێ تۆ گومڕا نابی، لە غافیلەکان نابی، لەوان نانووسری، لەسەر لێشێواوەکان نابی، بەڵام تۆ داد نەناوە. تۆ داد نەناوە 4 سەعات لەسەر مۆبایلەکە دەکوژی، شەو تا بەیانی ناخەوی، بە دیار بەتاڵەوە ناچی مەسائلەکانی قورئان و سنت بە تەسەلسل فێربی، هەر ناشی زانی لەکوێیە. قەسەم بە ئەڵڵاه هەرچی جوێنە پێدەگا فێریەبی، قەسەم بە ئەڵڵاه هەرچی جۆری کەسابەتە پێدەگا فێریەبی، قەسەم بە ئەڵڵاه هەرچی جۆری فێڵ و تەڵەکەیە پێمانەگا فێریەبین، هەرچی جۆری فەساد و گۆرانی و بەدڕەوشتیە پێمانەگا فێریەبین. بەس باشە بۆ قورئان پێمان ناگا، بۆ سنت پێمان ناگا؟ یا
خۆت پیاوی ئەوە نیت و تاالبینی یا ئەو دڵە بۆگەنەت شایەنی ئەوە نییە ئەوەی بچێتە ناوەوە تۆ بێ هەر ئاوا بە بۆگەنی بمریت و ببی بە کەلاکی ناو جەهەنەم. بۆیە برا هیچ عوزرێکت نییە ئەمڕۆ لە هەموو کاتێ زیاتر قورئان و سونەت لە بەردەمتە، هیچ عوزرێکت نییە بە یەک لەمسە هێنیتە ناو مۆبایلەکەت لە لەپی دەستا سەیریەکەی هەزاران ئایەت هەزاران حەدیث کە ئەوسا سەحابە تابعین لە مەدینەوە ئەهاتن بۆشان بۆ حەدیثێ یەک مانگ ڕێگایە بڕی بەم سەر و بەو سەرەوە تۆ ئاواکێ و حەدیثێتە بەردەمە. جابری کوڕی عەبدوڵڵا نەهاو بە لای عەبدوڵڵای کوڕی ئونەیس لە شام لە مەدینەوە بۆ یەک حەدیث سەحابەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم تۆ پێو ناگە بە لەمسێ هەمووی بۆ نایزانی بۆ نایخوێنیتەوە بۆ فێری نابی لەبەر ئەوەی تۆ تاالبی هەموو شتێکی دینەکەو نەبێ بۆیە هەروە زەلیلە بی هەروە سەرشۆڕە بی کەی تۆ پیاوی ئەوە بووی کە مۆبایلەکە و گر بەدەستەوە نەڵێی با بزانم چی ڕوویاوە نەڵێی با بزانم کێ نامەی ناردووە نەڵێی با بزانم کێ هەواڵی پرسیوم کێ پرسیاری لێ کردوم بڵێ بزانم پەیامی ئەڵڵا چییە بۆم ئەمڕۆ ئایەتێ فێر بم پێش هەموو شتێ حەدیثێ فێر بم پێش هەموو شتێ بیگەیانم بە خەڵک ئەبۆ شێو ئەوە علامەتی ئەوەیە تۆ ڕاستەکەی لەگەڵ دینەکەتە ئەنجا دوا ئەو بڕۆ بە پێی دینەکەت مامەڵە لەگەڵ ئەوانەی تر بکە کە لە مۆبایلەکەتا هەیە ئەو وەختە تۆ پیاوێکی پیاوانەی ڕاستەکەی لەگەڵ دینەکەتە ئەو وەختە تۆ بڵێ مەلا سەری لێ تێگەڵ ئەوختەوا بڵێ گە سەر لێ تێکچوو بەس کەواو نەکردووە سەر لێ تێکچووە تۆ بۆ جەهەنەم ئامادەکری ئەو بابی زانی تۆ بەرەو جەهەنەم ئەڕۆی ئەو بابی زانی ئاگاداری خۆت بە ناکرێت تۆ مسلمان بی نەزانی قورئان چیتە ناکرێت تۆ مسلمان بی نەزانی فەرمودەکانی ڕەسوڵ الله چیتە کاکە هەر سەحیحی بوخاری چیتە چ جای تۆ مەلابی نەزانی قورئان چیتە ئەیچی فێری خەڵکەکەی نەزانی سەحیحی بوخاری چیتە ئەیچی فێری خەڵکەکەی نەتخوێن دەبێتەوە جارێک بوخاری مسلم کە دوو کتێب سەحیحترین کتێبەکان لە دوای قورئان کە ئەگەر دەستیان پێوە بگری هەرگیز گومڕا نابی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم زەمانە بۆکە ئەشتوانی دەستیان پێ بگری حوذەیفەی کوڕی یەمان ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ فەرمێ العلم والئیمان مەکانەهما زانستی شەرعی قورئان و حەدیث لەگەڵ ئیمان و عەقیدە و دین لە جێی خۆیانن ون نەبوون ئەوە تۆی ونت کردووە ئەوە تۆی نەتویستووە ئەوە تۆی بە دوایانە نەچووی ئەفەرمێ من طەلەبەهما وەجەدەهما هەر کەسێ بە دوایانەوە بێ ئەی دۆزێتەوە بەس کە بە دوای عیلم و ئیمانەوە نەبووی نایدۆزیتەوە بە دوای چێوەی پارە دۆزیوتە تۆ یان نا دۆزیوتەتەوە دەسەڵات دۆزیوتە تۆ یان نا دۆزیوتەتەوە ناوبانگ دۆزیوتەتەوە یان نا دۆزیوتەتەوە دەی بە دوای عیلم و ئیمانەوە نی بۆیە گومڕابوویت و سەرت لێ تێکچۆ بۆیە بۆ نادۆزرێتەوە ئەمانە کۆمەڵێ ئافاتن بەس بۆ ئەوەندەی ئەو خەڵکە پێش هەمویان خۆم بجۆڵێنێ بۆ ڕووکردنە قورئان و سنەت زیاتر ئیگنا ئەگەر دیراسی قورئان بکەی بە سەدان ئافاتی بۆ ژماردوین ئەمە گەورەترینیان بوو باسم کرد داواکارم لە الله جل جلاله هیدایەتمان باو لێمان خۆش بێ والحمد لله رب العالمين. الله أكبر 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 ولله الحمد. نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد كما صليت وسلمت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. دەستگرتن بە قورئان و سنەتەوە پشتێ نەکردنی ڕانەکردن لێی پەیڕەوکردنی فێربوونی کۆمەڵێک فەضائیلی زۆری هەیە وەکو چۆن پشتێکردنیشی کۆمەڵێ زەروزیانی زۆری هەیە. یەکێ لەو فەضائیلانە پەیڕەوکردنی قورئان و سنەت لە دنیایە ئەبێتە ڕەحمەت بۆت. الله جل جلاله ئەفەرمێ وأطيعوا الله والرسول لعلكم ترحمون. وجرالي الله بكن وجرالي رسول الله بكن صلى الله عليه وسلم الله جل جلاله رحمة وبركة خوي بسرتانا أرجانه
بۆیە ڕەحم لە ناومانە کەم بووەتەوە لەبەر ئەوەی پشتمان کردووەتە قورئان و سنت. با هەر یەکە و لە ئاسخۆیەوە بڕیار بدا چیتر پشتی تێنەکە، فێری بێ لە هەر شوێنێ بینی، طالبی بێ بە دوایە بڕوا، بەقەدەر بەهرەمەند بوون لێی ڕەحمی ئەڵڵا جەل جەلالوهو دابەزێتە سەرێ. یەکێکی تر لە فەوائید و سوودەکانی بریتیە لەوەی کە تۆ فەلاح بەدەست ئەهێنی و فەوزیش بەدەست ئەهێنی. الله سبحانه وتعالى فرمه ومن يطع الله ورسوله ويخشى الله ويتقه فأولئك هم الفائزون. أو إطاعي الله بكا وإطاعي رسول الله بكا صلى الله عليه وسلم كناشتواني بكي هتاوكو فيري نبي فيري ببي وجويرا يلي بكا وإطاعي بكا ولي درنچه أو براوية أو السرفرازة بەهەشت ئەباتەوە، گرنگترین نیعمەتی کەون و کائینات ئەباتەوە کە بریتیە لە بەهەشت. بۆ بەهەشتێ ناوێ وا پشت کردووەتە قورئان و سنت، فێری نابی و دیراسەی ناکەی. وێ بەڕاستی ڕوو بکەرە قورئان و سنت، پەیڕەوی بکە لە دنیایە بەسەر زەویە ڕۆی تۆ ئەهلی بەهەشتی. خۆت هەستی پێ بکەیت و خۆت هەستی پێ نەکەی. یەکێکی تر لە فەوائید و سوودەکانی قبوڵکردنی قورئان و سنت بریتیە لەوەی کە تۆ لە قیامەتە لەگەڵ ڕەسوڵ اللهی، لەگەڵ سەدیقەکانی، لەگەڵ شەهیدەکانی، لەگەڵ پیاچاکانی. الله جل جلاله ئەفەرمێ ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا ذلك الفضل من الله وكفى بالله عليما. أفرمي هركسي جويرالي الله بكا جل جلاله وجويرالي رسول الله بكا صلى الله عليه وسلم أول روجي قيامتا لقل كيه لروجي قيامتا لقل رسول الله صلى الله عليه وسلم بيش همو كسي باشا تو بتماي لقيامتا لقل كيه بي أجر لقل رسول الله نبي صلى الله عليه وسلم لقل كيت بتماي برو شو بروي أجر لقل رسول الله نبي هالي بجير للدنيا لقلبوني رسول الله تأوي فرموا قرآن والسنة تطبيق. لقل رسول الله صلى الله عليه وسلم كيكا والصديقين أبو بكر الصديق كبير شواي صديقة كانوا هاوشي وكاني أو كيكا والشهداء عمر كري خطاب رضا ورحمتي الله إليه، علي كري أبو طالب رضا ورحمتي الله إليه، إمامي عثمان رضا ورحمتي الله إليه. لقلوا بياواني لقلها وشي وكانيان أو أنا إمامي شهيد كان حمزة كري عبد المطلب لقل أواني والصالحين طواوي بياوشا كان همو أو هاولاني رسول الله صلى الله عليه وسلم وهمو بيغمران هميان صالح بنوانيش حزب لقلبون أوانا هيا إطاعي الله ورسولك، إطاعي الله ورسولك لدنيايا لقل طاعي أوان با لقل طاعي سركردو مسؤول شيخ وملاو جروب وجماعة مبا چونك با الله قسم مخالفي طاعي الله ورسول محروم أكالها ولي أوان كمحرم بوي لها ولي أوان ناجت بهشتو. وأقداري خطبة أقداري خطبة بابتك شارنوست بوي رسول الله صلى الله عليه وسلم فرمي سطو بستوچوار هزار صحابة كوبوتوا رسول الله صلى الله عليه وسلم هامو دينيان بوكر تكاتوا لدى جملة كهر جملة كان طواوي ديني لخوي قرتوا كيش لو جملة أنا أم جملة طواوي ديني لخوي قرتوا بيرو كردني طواوي دينا شکاندنی تەواوی دینە، پەیڕەوکردنی خۆشبەختی دنیا و قیامەتە، شکاندنی زەلیلی و سەرشۆڕی و عەذابی دنیا و قیامەتە. داواکارم لە الله جل جلاله بمانگێڕێتەوە بۆ کیتاب و سنت، داواکارم لە الله جل جلاله بمانگێڕێتەوە بۆ قورئان و سنت، بۆ پەیڕەوکردنی فەرمانی الله و ڕەسوولەکەی، بۆ جێبەجێکردنی بە باشترین شێوە. داواکارم لە الله سبحانه وتعالى پارێزراومان بکا لە گومڕایی لە زەلیلی و پارێزراومان بکا لە پەیڕەوکردنی جگە لە قورئان و سنت و عەقڵیەتی ئینسانەکان.
ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والحمد لله رب العالمين. بران أجر أمين نو ججنا بيروزا ليكتريا كان وكجاران إن شاء الله ريز ببن باججنا بيروزا ليكتري بكين ببعضني بلام داوي لبرنا كم من أبي بروم لبروي فلما